بناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامە ئەمڕۆ باز لە سەردانی شاندی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم دەکەین بۆ بەغدا کە لە ئێستادا بەڕێکەوتن بۆ بەغدا وا بڕیارە هەینی کۆبوونەوەیەک لە نێوان شاندی وەزارەتی دارایی هەرێم بە سەرۆکایەتی یاواتی شێخ جەناب و شاندی عێراقیش تەیف سامی ئامادە دەبێت لەبارەی میزان مراجعەی مانگی 12 لەبارەی پرسی موچە لە ساڵی 2025 گفتوگۆی لەسەر دەکرێت و بە هەمان شێوە لە پەرلەمانی عێراقیش وا بڕیارە ڕۆژی یەکشەممە دەنگ لەسەر هەمواری یاسای بودجە مادەی 12 بەرگەی 2 جیم بدرێت بۆ پرسیان نادەکردنەوەی نەوتی هەرێم کە خەرجی هەر بەرمیلێک نەوتێرێ بە 16 دلار خەمڵێنرا وا بڕیارە دەنگی لەسەر بدرێت بۆی کە نەوتێرێمیش لە ڕێگەی سۆمەوە هەنار دەبکرێتەوە. لە بەرنامە ئەمڕۆ باز لە پرسی موچە سەردانی شاندی هەرێم و پرسی پەروەردە و بایکۆتی مامۆسانیش دەکەین. ئەم پرسە لەگەڵ هەیە لە بەڕێزان دکتۆر نەبەردکەریم پسپۆڕی ژمێریاری و دارایی و مامۆستا جەلیل عەلی سکرتێری ئەنجومەنی مامۆسانی پێشەنگ قسەی لەسەر دەکەین. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. دکتۆر لە بەڕێزانەوە دەست پێ بکەین. دەمەوێت سەرنجی بەڕێزان لەسەر شاندی هەرێم بۆ بەغدا کە بڵین سپەی هەینی کۆبوونەوەی بەڕێوە دەچێت وەزیری داراییە. سەرەسەرەوەی کە بۆچی زۆرجار سەرۆکی حکوومەتی ماوە بە سەرچوو یاخود جێگرێکی کە خۆیان بڕیار بەرزتن ناڕۆن بۆ بەغدا بەردەوام شاندێک دەروە کە ڕەنگە توانای بڕیاردانیان نەبێت. سەرەتا بەناوی خۆی گەورە بەخشندە شێوە ئێوە بینەرانتان باش سەبارەت بە ڕۆشتنی ئەم شاندانەی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە چەندین ساڵە ئەزمونمان لەگەڵ چوونی ئەم شاندانە هەیە. هەمیشەش لە کۆتا چرکەکانی چارەسەرکردنی کێشەکاندا تەواوی فەزڵ و سەرچاوەی چارەسەرکردنی ئەم کێشانە گەڕێنراوەتەوە بۆ بەرپرسی باڵای حزبیەکان یان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان یان جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان یا وەکو سەرۆکی هەرێمی کوردستان. پرسیارە جدیەکە لێرە ئەوەیە کە بۆەوەی کە وەڵامەکەی تۆش بە تەواوەتی بگاتە بینەران من خۆم بڕام بەوە هەیە کە تەواوی ئەم وەفد و لیژانانەی کە ئەڕۆن بۆ بەغداد و تەواوی ئەو دیدارانەشی کە ئیکەن دەسەڵاتێکی ئەو توی ڕەهایان پێ نییە کە بتوانن لەو دەقا لەو جەلسەیە لەگەڵ حکوومەتی عێراقیە ڕێک بکەون. هەر ئەمەش دەرخەری ئەوەیە کە چوونی هەر لیژانێک و دواتر گەڕانەوەیان و دواتر گەڕانەوەیان زیاتر من وەکو وەفدی پەیامبەریانە بینم، یعنی پەیامێکە لێرەوە ئەیبا پەیامێکی ترە هێنێتەوە. ئەنا بۆ نمونە وەکو کۆتریناوەیان دەبینی بڕاتە بێ تەواوی ئەم لیژانانەی کە ئەڕۆن کە بەدرن لە سەرۆکی حکوومەتیان جێگری سەرۆکی حکوومەت تەنها وەکو کۆترێکی نامە بەرەتوانین بیانبینین نامەیەکە یەکگێن وەڵام بۆی هەر لێ بڕیار لەسەر بدرێت زاوی پێویستە بەنەوت پێویستە بە موچە بۆ ینی خۆیان ناڕۆن مەبەستیانی کێشی موچە لەگەڵ بەغدا چارەسەر بکەن سەرۆکی حکوومەت بێ جێگرەکەی بێت. طبعاً کاک حەکیم هەم حکوومەتی عێراقی و هەم حکوومەتی هەرێمی کوردستان مەبەستیان نییە لە بابەتی داراییدا بە تەواوەتی بگەن بە بنبەست و تەواوی کێشەکان چارەسەر بکەن. یەکەم بۆ حکوومەتی عێراقی مانگانە زیاتر لە 1 تریلیۆن دیناری بۆ گەڕێنرێتەوە کە ئەوە گەرنەی نێرێت. دووهەم بۆ حکوومەتی هەرێمی کوردستانیش کاتێک کە حکوومەتی عێراقی ئەم پشکی بودجەی موچەیەنانێرێ بۆ هەرێمی کوردستان ڕەوایەتیەیە بە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دیسانەوە دەست بگرن بەسەر قوتی خەڵکیە و دەست بگرن بەسەر داهاتی نەوتی و نانوتی لە هەرێمی کوردستانە. خۆگەر بۆ نمونە حکوومەتی عێراقی بە تەواوەتی یەکلای بێتەوە لەسەرەوەی کە بودجەی هەرێمی کوردستان دانێرێت ئەو دەمە پێویستە هەرێمی کوردستان لەسەر داهاتی نەوتی و نانوتی ڕێک بکەون لەسەر سیغەیەک بۆی موچە و مستحقاتی موچەخۆرانی هەرێمی کوردستان بن. بەڵام تاوەکو ئێستا ئەم کێش و مەشاکیلانەوە زیاتر لە 2 ساڵە لە ڕاگررتنی هەردەکردنی نەوتی هەرێمی کوردستان لە مانگی 3 ساڵی 2023ەوە ئەم مەشاکیلانە بەردەوام و تەراکمی کردووە. آخر تۆ نزیکەی 2 ساڵە بەرپرسیارەتی دابینکردنی موچە لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستانە نەماوە، بەڵام لەم 2 ساڵە بەرپرسیارەتی بردن و دزینی داهاتی هەرێمی کوردستان هەر دەسەڵات و ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستانایە. یعنی تۆ سەیری ئەم فەرق و معادلەیە بکە. حکوومەتی هەرێمی کوردستان 2 ساڵە مەسئولیاتی دابینکردنی موچەی لە ئەستۆی خۆی لا بردووە، بەڵام لە ماوەی ئەم 2 ساڵە مەسئولیاتی کۆکردنەوە و دزینی داهاتی نەوتی و نانەوتی بۆ خۆیان گەڕاندۆتەوە لای خۆیان بۆ نوێ شتێتەوە. کاتێک کە ئەگەر تۆ بتەوێت چارەسەری مەشاکیلەکان بە تەواوەتی بکەی
کە مەسئولیاتی دابینکردنی موچەت لە ئەستۆ نامێنێت پێویستە مەسئولیاتی کۆکردنەوەی داهاتی نەوتی و نانەوتیشت لە دەستانە مێنێت ناکرێت بۆنە تۆ مەسئول بی لە کۆکردنەوەی داهات بەڵام مەسئول نەبی لە دابشکردنی موچە و مستحقاتی خەڵکی حکومەتی هەرێمی کوردستان لە دوان زمانگی ڕابردووە کە باس لەوە ئەکرێت کە ئەگەر وەکو ئەرقامدا بەشی بکەی هەمومان یەک نزیکەی 400 میلیارد دیناری عێراقی بەس داهاتی نانەوتیان هەبووە ئەم 400 میلیارە خۆی ئێمە بیرمان بێت جێگری سەرۆکی هەرێمی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ کاروباری دارایی وە بریکاری وەزیری دارایی حکومەتی عێراقی ئێستا ڕێباز حەملان لە چەند ساڵێکی پێشوە لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنیا زۆر بەڕوون و ڕاشکاوی ئاماژەی بەوە کردووە کە ئێمە مانگانە لە هەرێمی کوردستانە 400 میلیارد دینار داهاتی نانەوتیمانێ من بەش بە حاڵی خۆم بڕوان بەوە هەیە داهاتی نانەوتی لە هەرێمی کوردستانە هەموو مانگیەک 400 میلیارد دیناریە نەکێک 400 میلیارد دیناری بەس داهاتی نانەوتی ئەمما داهاتی نەوتیشکردن مانگانە 350 بەرمیل نەوتە فرۆشرێت ئەوەش داهاتەکەی بۆ نمونە بەدڵنیایی و لە ئاسێکی دیاری کراوایە هەر ئەگەر ئەرقامەکانی حکومەتی هەرێمی کوردستان خۆی وەربگرە حکومەتی هەرێمی کوردستان لە پێش ڕاگردنی نەوتی هەرێمی کوردستان و ئەیوت من مانگانە 350 میلیۆن دلار داهاتی نەوت داخلی وەزارەتی دارایی یەکەم باقیەکەی بە داهاتی نەوتی تەکمیلەکە کەوا بوو هەر ئەرقامەکانی حکومەتی هەرێمی کوردستان خۆی بێنە بە داتا ڕەسمیەکان حکومەتی هەرێمی کوردستان مانگانە 400 میلیارد دینار داهاتی نانەوتی هەیە کە ئەمە داتای ڕسمیە کە منۆکو ئاماژەم پێکرد بەش بە حاڵی خۆم بڕۆم بەوە هەیە حکومەتی هەرێمی کوردستان مانگانە زیاتر لە 400 میلیارد دیناری عێراقی داهاتی نانەوتی هەبێ. بەڵێ سوپاس دەکەم دێ بۆ خزمەتت مامۆستا جەلیل جەنابی لە خێربەی سەر پەروەردە بکەین ئێستا بڵێن بۆی دواکەوتنی موچە پەروەردە بەتابەتی لە سنووری سینای پرۆسەی پەروەردە پەکی کەوتووە جگە لە پۆلی 9 ئەوانەی تر هەموو وەستاوە بەناوی خۆی گەورە سڵاو لە بەڕێستان و لە بینەرانی بەڕێزی کەناڵی پەیام بەدڵنیایەوە لەو کاتەی حکوومەتی هەرێمی کوردستان ئیعلانی فەشەلی خۆی کرد کاتێک ئیعلانی ئابووری سربەخۆی کرد و یەکسەر دەستی کرد بە موچەبڕین و بە دروستکردنی قەیرانی دارایی و دانان بە فەشەلی ئیدارەی چەند ساڵی خۆیدا لەو کاتەوە قەیرانێکی گەورە بۆ پەروەردە دروست بۆ لە هەرێمی کوردستانە لەو کاتەوە پەروەردە ڕۆژ بە ڕۆژ بەڵێ 10 ساڵی ڕێکە پەروەردە ڕۆژ بە ڕۆژ ساڵ بە ساڵ دێتە دواوە و تاکو گەشتونێتە ئاسێک ئەگەر بڵێم ئامانجە گەورەکانی پەروەردە لە دەست دراون ئامانجە گەورەکانی پەروەردە کە فێرکردنی معریفەیە لە ناوەندەکانی خوێندن و پەروەردەکردنی تاکێکی داهێنەر و تاکێکی پشت بەخۆ بەست و تاکێک کە بە کەڵکی ئەوە بێ لە ناو کۆمەلگە بنیاد نییە ئەم ئامانجە گەورانەی پەروەردە ئێستا هیچی باز ناکرێ تەنها هاتۆ دەسەر ئەوەی ئایا موچەکەی دابەژەکرێ و کەیلیسی موچەیە و ئەم شتانە بەڕاستی بۆ یەکە ئەم دەسەڵاتە زۆر بێباکە زۆر خەمساردا ئەسڵەن ئەوەی بەلایەوە گرنگ نەبێ پەروەردەیە ئەوەی بەلایەوە گرنگ نەبێ داهاتووی نەوەی ئایندەیە ئەوەی بەلایەوە گرنگ نەبێ خەڵک و میلەتە بۆ یەکە بەدڵنیایەوە عالم ساتێک ئێمە قسەی تیاکەین لە سەدا 90 زیاتری خوێندنگە و قوتابخانەکانی پارێزگای سلێمانی پارێزگای هەڵەبجە ئیداری سربەخۆی ڕاپەڕین ئیداری سربەخۆی گەرمیان وە کۆیە ئەمانە داخراون ناوەندەکانی خوێندن داخراون بەداخەوە خوێندنتیانە ڕاوەساوە جگەر لە ئامادەیەکان و هەندێک لە پۆلینەوە لە زۆربەی هەرە زۆری ناوەندەکانی خوێندان بەداخەوە کە ئەمە خواستی هیچ کەسێک نییە خواستی مامۆستایان نییە خواستی قوتابیان نییە خواستی دایک و باوک نییە خواستی خەڵک نییە بەڵام بەداخەوە ئەم دەسەڵاتەوە ئەم حکوومەتە بێباکە سەپانێتی بەسەر کۆمەڵگەدا و بەسەر هەمومان بەسیستەم مانکردنی بەش چەند مامۆستایەکی شێر لە بەردەم بارەگای نەتەوە یەکگرتووەکان ئەو بایکۆتە شێ بەڵام ئەم حکوومەتە گوێرە و ناڕزایەتیان دەدا ینی مامۆستایان هەوڵی زۆریاندا خۆپیشاندانی زۆریان کرد بڕیاری دادگای فتراژ بەشێکی زۆری پەیوەندی بە خۆپیشاندانەکانی مامۆستایانەوە بوو بەس ئەو حکوومەتە گویانێ دەگرێت پێ دوای وەڵام بداتەوە من وای بۆچم ئەم حکوومەت و دەسەڵاتە تۆڵە لە موچەخۆر و بەتابەتی لە چینی مامۆستاکاتەوە کاتێک لە خۆپیشاندانەکانی یانزەی حەڤەی شوبات و ساڵی 2011دا بەشێکی زۆر لە مامۆستایان بوون کە خۆپیشاندانیان کرد و شەقامیان ئاوادان کردەوە و کۆمەڵگە و دەسەڵاتیان بەهۆش خۆیان هێنایەوە کە ببن بە سیستەماتیک کە بنەمای دەوڵەتداری دامەزرێن کە مؤسساتی دەوڵەت دامەزرێنن بەڵام ئەوە بۆ ئەنجامەکەیمان بینی و ئەم حکوومەت و دەسەڵاتە پاکێجەکانی معارەزەی و کاتەیە قبول نەکرد بەجۆ شەقامی نەکرد بەجۆ دڵسۆزانی نەکرد و نەک سیستەماتیکی و حکوومەتی سیستەماتیک و دامەزراوی دانەمەزران ئەوەی کە هەش بوو لەوە پێش تێکیە
جا مامۆستایان لەو کاتیا بۆ پشتگیری ئەو ڕایە بایکۆتیان کرد ناوەندەکانی خوێندنیان بۆ ماوەیەکی کەم داخست و خۆپیشاندان ئەویان کرد بۆیە کە لەو کاتەوە ئێمە هەست دەکەین ئەم دەسەڵات و حکوومەتە تۆڵە لە مامۆسا کاتەوە تۆڵە لە خەڵکی ڕۆشنبیرە کاتەوە تۆڵە لە چالاکی مەدەنی ئەکاتەوە تۆڵە لە خەڵکە ڕۆشنبیرەکە کاتەوە کە داوای بە مؤسساتکردن و دامەزراوەیەکردنی هەرێمی کوردستانەکە بۆیە کە زۆر فرسەتە بوو ئەیتوانی کە وەسعی مامۆسا چاکە موچە چاکە پلە بەرزکردنەوە بکاتەوە پاشکەوت ئەسڵان هەر نەکە سیستەمی خوێندن بەرەو پێشەوە بەریە قوتابخانەی زیاتر بکاتەوە مامۆسای وانەبێژ ئەسڵەن سیستەمی وانەبێژ هەردانهێنێ و مامۆسا یەکسەر دامەزرێنێ بەڵام هەموو ئەمانە ئەم حکوومەتە نایەوێ بیکات و ڕۆژ بە ڕۆژ فشاری زیاتر و قەیرانی زیاتر و کێشی زیاتر بۆ پەروەردە و بۆ مامۆسا و بۆ خەڵک دروست دەکات. سەبەت بوو مانگرتنە پێ دوێ وەڵام بدرێنەوە خود گوێ بە تەنانەت گیانی و مامۆسایانەش نادرێت لێرە دەسەڵات ئەوەندە بێ باکبی جا لەگەڵ هەموو ئەم فشارانی دەسەڵاتە لەگەڵ هەموو ئەم قەیرانانی دەسەڵاتە کە دروست کردەوە بە مامۆستا و فەرمانبەران و خەڵکی کوردستان مامۆستایان و فەرمانبەران و چالاگوانانی مەدەنی خەڵکی کوردستان دەیان شێوازی خەباتی مەدەنیان تاقی کردوێتەوە هەر لە خۆپیشاندان لە مانگرتن لە سکاڵای یاسایی چوونە بەغداد دادگای فیدراڵی کۆنگرەی ڕۆژنامەوانی یاداش سەردانی قونسوڵخانە و ناوەندە نێودەوڵەتیەکان هەموو ئەم ڕێگا مەدەنیانەی تاقی کردێتەوە بۆی ئەم دەسەڵاتە بە ئاگا بێتەوە ئەم دەسەڵاتە دان بە مافەکانە بنێ ئەم دەسەڵاتە ئەم قەیرانانە تێپەڕێنێ و ئەوەی کە لە سەر شانێتی و ئەرکی خۆتی جێبەجێگا بەڵام بەداخەوە بە ئێستاشی لەسەرەوە بێ ئەم دەسەڵاتە وەڵامێکی ڕیشەیی و بنبڕ و چارەسەرێکی قەیرانەکانی نەخستۆتە ڕوو داوای مافەکان وەڵامی داواکارەکانی نەداینێتەوە ئێستا ئەمڕۆ 31 بوو تقریبا ساڵێک و چەند ڕۆژێک لەمەوە پێشڕێک لە حوتی یەکی 2024 ئەمە بەڵێنی وەزیری پەروەردەیە دوای ئەوەی لە ساڵی ڕابردوودا 150 ڕۆژ بایکۆت بوو بەڵێ 150 ڕۆژ بایکۆت بوو وەرزێک زیاتری خوێندن فەوتا ئەوە بوو دوای چەندین دانیشتن و گفتوگۆ گەشتنە ئەو بەڵێنەی کە ئەم بەڵێنیان بە مامۆستایان و بە موسەخۆراندا وتیان پلە بەرزکردنەوە ئەکەینەوە وانەبێژان دامەزرێن ئەو وانەبێژانان دانەمەزران کردیان بە گرێبەست و تا ئەساش بە باشی ئیشەکانیان بەڕێ نەکردوون بەڵام ئەوەی کە ئێمە بەسمانە پلە بەرزکردنەوەیە پلە بەرزکردنەوەیە نەک پلە بەرزکردنەوەیان نەکرد هەر موچەشان بڕی موچەش هەن نەدا ئەو تا ئێستا 31 و موچەی مانگی 12 2024یان دابەش نەکردەوە بەڕاستی و پلە بەرزکردنەوەشان تا ئێستا هەر نەکردووە لە جگە لەوەی کە هیچ قیرانێکی دارایی نابینین کاتێک لە 2016 پلە بەرزکردنەوەی مامۆستا و فەرمانبەر و موسەخۆریان وەستاند ئەو ساحب بەمیانوی قەیرانی دارایی دابەزنی نرخی نەوت شەڕی داعش نازانم وەستانی بوجە لە بەغاوە ئێستا هیچ ئەم بیانوانە نماوە هیچ ئەم بیانوانە نماوە ئەو بوو دوا ماوەیەکی کەم پلە بەرزکردنەوەی دادگاکان و حاکمەکان کرایەوە پاشەکۆتەکەشان گێڕایەوە بۆیان دوا ئەوە پلە بەرزکردنەوەی هێزە سەربازەکان ئەوانە هەمووی چاکیان کردبوویان بەڵام ئەوەی کەماوە مامۆسا و فەرمانبەرانی شارستانی و مەدەنیە بەداخەوە تاکو ئێستا ئەو بەڵێنانە نەبردۆتە سەر چەندین جار بەڵێنی سەموسە شاتوتە سەر دوای قسەی زیاتری لەسەر دەکەین مامۆستاکەی تۆر سەبارەت بە شاندی هەرێم کە ڕۆشتن بۆ بەغدا باز لەوەیەکێک کە میزانی مڕاجعەی مانگی 12 بردویانە بۆ بەغدا و لەگەڵ موچەی مانگیەکیش بدوێت چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە یاخود ئەگەر هەرێم پابەندەکانی جێبەجێ بکە وەگەر موچەی مانگی 12 نەداوە دەتوانین میزان مڕاجعە ببەن چی لێ دەنووسن بڵێن بۆ نمونە بۆ مانگی 12 بڵێنەوەمان خەرج کردووە طبعا میزانی مڕاجعە یان تەرازوی پێداچوونەوە پێک دێت لە خەرجی و داهاتی ئەو ماوە دیاری کراوە ئەو زەمەنی کە بۆ نمونە ئەو یاسایە ئەو دامەزراوەیە ئەو منەظەمەیە ئامادەیەکە یان ئەو دەستگا حکومی ئامادەیەکە حکومەتی هەرێمی کوردستان کاتێک دەتوانێت تەرازوی پێداچوونەوە یان میزانی مڕاجعەی مانگی 12 ئامادە بکە کە موچەی مانگی 12 خەرج کردبێ من بڕوان بەوە هەیە کە نە حکومەتی عێراقی نە حکومەتی هەرێمی کوردستان نیازێکی ئەو تۆیان نییە مناقەشەی موچەی مانگی 12 بکەن ئەو مناقەشە و گفتوگۆ دیبەیتانەی کە ئەکرێت لەسەر موچەی مانگی یەک و باقی مانگەکانی تری ساڵی 2025 چونکە بیرمان بێ ئەم بودجەیە کۆتا بودجەی 30 ساڵی بودجەی حکومەتی عێراقی 2023 و 24 25 تەنها یەک تعدیلاتێکی فقرەی جیمە لە مادەی 12 فقرەی دواتیایە ئەکرێت باقی پرۆژەکە وەکو خۆی ئەڕوات هەتا وەکو جەداولەکانیش بڕوام وایە لەم ساڵە نایەتە ناو پەرلەمانی عێراقەوە کە بە وردی باسی لە خەرجی و داهاتەکانی حکومەتی عێراقی کردبێت تەنها مەلامەحەکانی دیارەکە بودجەی
ساڵی 2025 حکوومەتی عراقی پێکاتوە لە 200 تریلیۆن دینار و نزیکەی 65 تریلیۆن دیناری کورتێنانی هەیە و بابەتی نەوتیش لە ئاسی 70 دلار دیاری کراوە کە ئێمە بێ ئومێد بکەین کە ساڵی 2025 هیچ دابەزینێک لە نرخی نەوتا دروست نەبێ کاتێک دابەزین لە نرخی نەوتا دروست بێ لە ئاستی جیهانیە کە ئەگەرێکی چاوەڕوان کراوە چونکە هەر ئەو داواکاری و مەطلبەی دۆناڵد ترامپ کە باس لەوە ئەکات کە بێ جەنگ ڕابگیرێت و پێشەوەی جەنگ ڕابگیرێ بێت نرخی نەوت دابەزێنرێت بە تایبەتی داوای لە وڵاتی سعودیە کردووە نرخی نەوت دابەزێنرێت کاتێککە نرخی نەوتدا ئەبەزێنرێت ئەبێتەوە کارێک بۆی جەنگی رووسیا و ئۆکراینیا بۆ نەبووەستێ کاتێکم جنگانە ئەوەسیە و نرخی نەوتدا ئەبەزێت ڕاستەوخۆ کاریگەرێکی قورسی لە ڕووی داهاتی حکوومەتی عێراقی دروستەکە کاتێکە حکوومەتی عێراقی ڕوبەڕووی سیویلەی نەقدیان پارەی کاش بێتەوە یەکەم چەک بیگرێتە بەر بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستانی گرێتە بەر و بۆەوەی کە پشتی هەرێمی کوردستانە نێرێت و حکوومەتی عێراقی نەک ئەم لیژنەیە 50 لیژنەی تر بڕە بۆ حکوومەتی عێراقی تاوەکو یەک ساڵی تر حکوومەتی عێراقی بای ئەوە بیان و هۆکاری لەبەردەستایە کە پشتی هەرێمی کوردستان نەنێرێت چونکە هەرێمی کوردستان مەبەستی نییە بەڕێکارە یاسایەکان بۆ نمونە داهاتی نانەوتی و نەوتی خۆی شەفا بکات و ڕادستی حکوومەتی عێراقی بکات بۆیە قسەکە لێرە ئەوەیە ئەم لیژانانەی کە سەردانی حکوومەتی عێراقیەکەن مناقەشە و گفتوگۆی ئەوەکەن لای کەمی زەمانەتی 12 موچەی ساڵی 2025 بکەن مەلامەحەکانەوەیە کە لەم هەفتەیە یعنی ئاسۆیەک یان دەرئەکەوێ یان دەرناکەوێ حکوومەتی عێراقی لەم هەفتایە پلانی بەوە هەیە کە بابەتی هێناردەکەی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی کۆمپانیای سۆمۆ و خەرجیەکانی دابینکردنەکانی یەکلا بکاتەوە بەو قانونەی کە لە تعدیلاتی دووهەمە لە حکم لە پەرلەمانی عێراقیە چونکە ئێمە لە پرۆژه یاسایی بودجەی حکوومەتی عێراقیە خاوەنی 4 ڕەشنووسین ڕەشنووسێک مانگی 6 2023 کە موازنەی حکوومەتی عێراقی بووە نەوتی هەرێمی کوردستانی هاوشێوەی نەوتی 15 پارێزەکەی تر دیاری کرد کە ئەوە بوو بۆ نمونە نەوتی هەرێمی کوردستان وەسیێنرا دوایەوە تعدیلاتی دووهەم هات کە هەرێمی کوردستان بتوانن 16 دلار دیاری بکەن ئەوە بوو لیژنەی مالیە ملاحەزەیەکی ناردەوە بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیرە محەممەد شیاع سودانی تعدیلاتی چوارەم هات کە لە ماوەکانی ڕابردووە لە ڕێگەی نوێنەری حکوومەتی عێراقی وەدابووە لیژنەی مالیە کە لە کۆتا کاتەکانی هەفتەی ڕابردوو کە وایە دەنگ بدرایە لە پرۆژه یاسایی بودجە ئەوە بوو وەستاندی ئێستا قسەیەکەیە بۆەوەی کە سودانی پاشەگەز بوو بێتەوە لەو فەقەرەیەی لەو ملاحەزەیەی کە نووسیوێتی بۆی تعدیل بکرێت لە مادەی 12 فەقەرەی دوم جیمەکە کە ئەویش ڕادەستکردنی سەرجەم داهاتی نەوت و گازی حکوومەتی عێراقی لە ناو عێراق و لە دەرەوەی عێراقیش کەوابوو ئەوانەی هەرێم شمولەکە بەڵام ئێستا قسەیەکەیەوەی کە سودانی پاشەگەز بوو بێتەوە لەو فەقەرەیە وەکو دووهەم تعدیل بڕوات کە ئەم دووەم تعدیلە بەلایەنی حکوومەتی هەرێمی کوردستانەوە و بەلایەنی سەرجەم لایەنەکانی تر هەرێمی کوردستانەوە خاڵێکی ئەرێنی و باش بوو چونکە ئەبوایە تعدیلی دوم ئەوە بوو کە پەرلەمانی عێراق تعدیلی ئەو فەقەرەیە بکات کە خەرجی هەناردەکردن و ناردی نەوتی هەرێمی کوردستان بە 16 دلار دیاری بکات بەڵام مشکلەکە لێرە ئەوەیە ئەم 16 دلارە بە شێوەیەکی کاتیە هەرچەندە پەرلەمانتارەکانی عێراقی و بەتایبەتی پەرلەمانتارە شیعەکانەوە لە ناویشانە بەتایبەتی حەنان فەتلاوی کە لۆبیەکی زۆر بەهێزەکە بۆ ئەوەی کە تکایە بە سەریعی ئەم فەقەرەیە تێپەڕێنبانەوتی هەرێمی کوردستان بە 16 دلار مەحسوب بکرێت چونکە ئەگەر بە 16 دلار مەحسوب نەکرێت حەنان فەتلاوی و باقی ئەحزابەکانی تر ئەزانن هەتا وەکو نەوتی هەرێمی کوردستان بە یاسایی نەکرێت ئەم 350 بەرمیل نەوتە ڕۆژانە دەسەڵاتدارانی هەرێمی دزن ئەنە بە کوردی ڕێکەی دزن یعنی ئێستا حکوومەتی عێراقی گەشتوتە قەناعەتێک ئەڵێن کاکە ئێمە بە 16کەش مەمنونین بەس بۆی ئەو دزیە بەردەوامی پێ نەدرێ ئاخر منطقیتیان نییە هەرێمی کوردستان ڕۆژانە 350 بەرمیل نەوت بە قاچاق ئەفرۆشێ داهاتی نەوتیش وەرئەگرێت و هەموو مانگێکیش داوای 1 تریلیۆن دیناری عێراقی لە حکوومەتی عێراقیەکە ئەمە لەکوێی منطقی دارایە جێ بێتەوە بۆیە ئێستا دەسەڵاتدارانی شیعە پەرلەمانتارەکانی شیعە پێشتر کە دژایەتی فرۆشتی نەوتی هەرێمی کوردستان نەکرد ئێستا بە دوو دەستکا و ڕجا ئەکەن لە پەرلەمان کە خۆیان بۆ نمونە تەصدیقی ئەم قانون بکەن بۆەوەی هیچ نەبێ فرۆشتی نەوتی هەرێمی کوردستان دیسانەوە داهاتەکەی بێتەوە ناو خەزینەی حکوومەتی عێراقی ئەگەر بێت و بۆ نمونە قسە لەسەر زەمانەتی موچە خۆران بۆ ساڵی 2025 بکرێ یان بۆ مانگانەی تر من بڕوام بۆ هەیە کە وەکو ئاماژەم پێکرد لەم هەفتە مەلامەحەکان دەرەکەوێت کە موچەی مانگی یەک بەچی ئاڕاستەیەکا بڕوە ئەو باقی یان زەمانەکەی تریش بەچی ئاڕاستەیەکا بڕوە هەتا وەکو ئەم لیستی موچە خۆران بە تەواوەتی پاکتەوە بکرێتەوە کە هەردوو دیوانی چاودێری دارایی وەزارەتی دارایی حکوومەتی عێراق وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان کە بەیانی لە ماڵی
فواد حسين دكتور فواد حسين جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە حکوومەتی عێراق و وەزیری دەرەوەی حکوومەتی عێراقی ئەو ئیجتیماع و کۆبوونەوەیەکەن بڕوان بەوە هەیە کە سبەی ئێوارەوە لەگەڵ شەمە و یەکشەمە مەلامحێک دەرکەوێت کە ئایا بە قازانجی هەرێمی کوردستانە یان بە قازانجی هەرێمی کوردستان نییە. بەڵێ سوپاس دەکەم. مامۆستا جەلیل سەبارەت بە داواکاری مامۆستایان ئەوەی کە ئێستا بۆ دەستپێکردنەوەی خوێندن تاوتینە یاخود بڵێن موچەی مانگی 12 چکە بازەوەی کێسە عێراق تەیفسامی لە کۆبوونەوەکانی ڕابردوو بەشان دیارێمی تووە موچەی مانگی 12 نردووە و هیچ نانێرن بۆ مانگی 12 مەگەر خۆیان داوای قەرزێک بکەن بە قەرز پێیان بدرێ. بەڵێ لە ڕاستیا داواکاریەکانمان زۆربەی هەمان داواکاریە کە لە ساڵی 2015 وتمانە 30 ڕۆژ جارێک موچە. بەڕاستی هەر ژیان لەسەر ئەوە دامەزراوە ئەرک و ماف لەسەر هاوسەنگی ئەرک و ماف دامەزراوە ناکرێت تۆ کار بکەیت و ئیشکەیت و لە بەرامبەر مافەکە نەدرێ مانگ دوانسان دواب بکەوێ بۆ یەکە داوای 30 ڕۆژ جارێک موچە ئەمە داواکاری یەکەمانە. داواکاری دووەم تەوتینی موچە بۆیە بە تەوتینی موچە چارەسەری ڕیشەیی قەزەی دواکەوتنی موچە و 30 ڕۆژ جارێک موچە ئەکرێت بە تەوتینی موچە لەسەر بانکە حکومە فیدراڵەکان و دوورکەوتنەوە لە هەژماری من کە ئێمە قبولمانیە و تا ئەساش ئێمە نەمان کردو و پێشی ڕازی نین و ئەمانەوێت تەوتین بکرێت لەسەر بانکە حکومە فیدراڵەکان. ئەمە داواکاری دوومانە. داواکاری سێمان پلەبەرزکردنەوەیە. بەڕاستی پلەبەرزکردنەوەی ئەمە ستەم و زوڵمێکی زۆر گەورەیە ماوەی 10 ساڵە ئەم حکومەتی هەرێمە بەناحەق بەسەر مامۆستا و فەرمانبەر و موچەخۆری مەدەنیا سەپاندنەوە بە بێدەنگی هەموو مانگی ئەگەر موچەش باتێ 200,000 لێ بڕێ بە بێدەنگی ناچێتە پاشەکەوتەوە نەت باسی ئەکرێت نەکە دەزانێت هەموو مۆزەفێک هەموو فەرمانبەر و مامۆستایەک مانگانە 100 بۆ 200,000 بە پێی پلەکەی لێ ئەبرێت لەسەر کە پلەبەرزکردنەوە ساوە سبەینێ خانەنشینی دەبێ خانەنشین بوونەکەشی هەر بەو شێوە ئێساکرێ و هەر پلیان بۆ بەرز ناکەنەوە پلیان بۆ بەرز ناکەن تا سەردەنگیوانی پلیان بۆ بەرزکردنەوە مافێکی زۆری مان ئەفەوتێ لەسەر پلەبەرزکردنەوە بۆ یەکە داواکاریەکی سەرەکیمانەوەی کە بەردەوام ئەیڵێنەوە ئەبێ پلەبەرزکردنەوەی مامۆستا و فەرمانبەر و فەرمانبەری شارستانی بکرێتەوە و خاڵێکی تریشان موچەی مانگی 12 بەڕاستی موچەی مانگی 12مان نازانین حکومەتی هەرێم بۆ دابەشی ناکە يعني بەڕاستی هیچ بیانوویەکی نییە جگەل لە بیانووی ئەوەی کە ئاژاوە بنێتەوە فەوزا بنێتەوە کۆبوونەوەکان تێکدا بێ فەوزایە دروست بێ و ئەوەش بدزێت لە پاڵەوانی ترێ ئەگینا داهاتی ناخۆکەوە کاتۆکو دکتۆر فەرمووی داهاتی نەوتی دەزەکەوێت داهاتی نانەوتی هەیە نزیکە 1 تریلیۆن دیناری عێراقی لە بودجەی دەبەغاوە دێت نازانێ و پارێ چی لێکە بۆ موچەی مانگی 12 دابش ناکە لەسەر هەموو داتاکانی خۆیان بەشی مانگی 12 چاتۆ بەڵام ئەمان دابشی ناگەن بۆ یەکە داواکارێکی تریشمانەوەی کە موچەی مانگی 12 دابشکرێت. باشە بەس ئەگەر پێ دوایە داواکاریەکان جێبەجێ بکرێت چونکە ئەوان هەرداوای ئەوە دەکەن هەژماری منکاری پێ بکرێت ئەو موچەی مانگی 12 باکەرێکی زۆرە مەگەر داوای قەرز لە بەغدا بکەن ئەگەرنا ئامادەنین لە داهاتی ناو خۆ بیدەن ئەمانە داواکارین و مافیشن یعنی ئەمە شتێک نییە بیان و گرێ شتێک نییە زیادە بێ شتێکیش نییە نەتوانرێ بکرێ هەمووی ئەتوانرێت جێبەجێ بکرێ هەمووشی مافی مامۆستا و فەرمانبەر و خەڵکە یعنی هەمووی مافیەکە و داگیر کراوە ئەگەر مەیدەن زوڵمەکەن ئەگەر موچەی مانگی 12 نەدەن بە فەرمانبەر و مامۆستا ئەوە زوڵمیان لێکن و موچەکانە دزن ئەگەر ئەو پاشەکەوتەی لە ماوەی ئەم 10 ساڵەیە کە نزیکەی 56 بۆ 50 موچەیە نەیدەنەوە مامۆستا و فەرمانبەران ئەمە دزیان لێکردوون دەستیان کردو بە گیفانیانە زوڵم ئەکەن ئەگەر 30 ڕۆژ جارێ موچە نەدەن بە خەڵک بەڕاستی زوڵمێکی بەردەوام ئەکەن بۆ یەکە ئەمانە هەمووی مافێکی ڕەوای مامۆستا و فەرمانبەرە و موچەخۆرانە ئەگەر نەیدەن زوڵمەکەن وەکو هەموو زوڵمەکانی سەبارەت بووی کە زۆر جار بازۆکە داواکاریەکان خۆپیشاندانەکان لە سنووری سلێمانی یاخود ڕێژەی کەمە یاخود مەحدودە ئەگەر فەرمانبەران مامۆستایان لە هەولێر لە دۆک لە سلێمانی لە هەڵەبجە هەمویان بەیەکەوە خۆپیشاندان بکەن و کاتە بەرهەمێکی نابێت بە دڵنیاییەوە ئەگەر هەموو فەرمانبەرانی کوردستان بە هەولێر و ناوچەکانی تریشەوە بەڵام هەڵبجە هەموو کاتێک لە پێشی خۆپیشاندان و مانگرتن و خەباتی مەدەنیا بۆ سلێمانی و نام بەڵام ئەگەر ناوچەکانی دووەک و هەولێر و شوێنەکانی تریش بە دڵنیاییەوە بێنە سەر شەقام و خۆپیشاندان کەن و وەکو ئەم ناوچانەی تر بایکۆت و ئەو ناڕەزایەتی و خەباتی مەدەنیکەن بە دڵنیاییەوە کاریگەری زیاتر ئەدێ و ئێژەگا بە دڵیان چونکەوان بڕیار بەدەستن بەڵام بەخەم ئێرەوە نین بڕیار لەوێ بڕیار زیاتر لەوێ بەڵام بەخەم ئێرەوە نین بەڵام ئێمە ڕۆکەینە بڕیار بەدەستانی سلێمانی بەڕاستی ئەم زۆنە ئەگە ساڵانی پێشوو بیان ئەویان هەبوو بێ پارە و داهات لای ئەمان نییە بە دڵنیایی ئێستا لای ئەمانە ئەگەر بیانی ئەوان هەبوو بێ بڕیار لای ئەمان نییە ئێستا بڕیار لێرێ دەتوانن ڕاستەخۆ بڕیاری تەوتینی موچەی فەرمانبەران و موچەخۆرانی
هەموو پارێزگایەک لای خۆیەتی هەموو فەرمانگەیەک لای سەرۆکی فەرمانگەکەی بۆیەتە بڕیار بەدەستانی ئەم زۆنە ئەم ناوچەیە ئەتوانن ئەم شتە و بڕیار بن تەوتینی موچەی ئەم ناوچەیە بکرێت و لیستەکان بە پاکی بنێرن بۆ وەزارەتی دارایی عێراق و بنێرن بۆ بانکە فیدراڵەکان و تەوتی نەکرێت دەیانجار و داواکاریە کراوە وعدیشاناوە لە یەکێک بوو لە بەڵێنەکانی هەڵبژاردنیان کێکێتی بەستا خۆی بێدەنگ نەکرد خۆی بێدەنگ کردووە و لە دوورەوە سەیرەکە و نان بە شوێن ئەو بەڵێنانەی کە دانا پارچ جێگری سەرۆکی حکومەت بە ئەم بەڵێنانەیدا کە موچە چاگەکرێ لە بەرزکردنەوە کرێ خۆی نەکرد بە خاوەنی بەڵێنەکانی نەبدەسەر ئەم ساڵدا بانگەشی هەڵبژاردنە هەمان جۆمان لێ بوو واز لە هەژماری من بێن وەرن تەوتینکەن پشتیوانیتانەکەن ئەیکوا پشتیوانەکانیان ئێمە داوان لێکن خاوەن یەکجار خاوەنی قسەی خۆیان بن یەکجار لە بەرژەوەندی خەڵکی ئەم زۆنە بڕیار بدەن و خاوەنی قسەی خۆیان بن بابێن تەوتینی موچە بکەن و خەڵک لەم ناڕەحەتی نەجاتی بێت چونکە قوتابیانی ئەم ناوچەیە ئەم دەڤەر و ئەم زۆنی ئەوان خوێندکاران و قوتابیان پەرۆدە لێرە فەوتاوە ڕاستی هەموو ساڵێک وەرزێک بفەوتی هەموو ساڵە چوار مانگی خوێندن پاریش وەرزێک فەوتا و خوێندنان بەڕێکرد چونکە لە ڕووی ئەکادیمیەوە هەر ساڵێک مانگێکی خوێندن بفەوتێ ئەو ساڵە ئەبێ بە بەڕێکردن خوێندنێکی ناتەواوە بێ بەڕێکردن دەریشتێتە لە بەکە و مانکانی کەش بخوێن ئەبێ بە بەڕێکردن و نقصان و ناتەواوە بێ بۆیە کە بە ئەم حکات و یاریە تەواو بێ و فەرمو تەوتینی موچەکەن و بە دەردیاڵ ئێمەش ئەوانیش نەجاتیان. بەڵێ سوپاس دەکەم کاکتۆر سەبارەت بە هەمواری بودجە پێدوایگە بەڕێگە خۆشکرد بێ بۆ چارەسەرکردنی کێشەی موچەش کە یەکشەممەگەت پەرلەمانی عێراق دەنگی لەسەر بدەنە و تێرەیم لە ڕێی سۆمەوە هەناردە بکرێتەوە وەداهاتەکەشی دەچێتە وەختی خەزینە وەزارەتی دارایی عێراق وەرسی موچە پاک بکرێتەوە و داتی ناوخۆ ڕادستکەن زمانەتی موچە دەکرێت ئەگەر هەرێم پابند بێت طبعا هەمواری یاسای بودجە یان ئەو تعدیلاتە پێشنیارکراوی کە لە پرۆسەی بودجەی ساڵی 2025 قەرارە بکری و بە تایبەتی ئەم هەفتەیە کە پێشبینیەکان بۆەوەن کە حکوومەتی عێراقی و بە تایبەتی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی عێراقی محەممەد شیع سوودانی گەشتێ بەو قەناعەتەی کە لە مادەی 12 فقرەی 2 فەرعی جیمەکەی کە نرخی دەرهێنان و هەناردەکردنی 1 بەرمیل نەوتی هەرێمی کوردستان بە $16 جێگیر بکرێ بڕوان بەوە هەیە کە ئەبێتە هۆکارێک بۆەوەی کە نەوتی هەرێمی کوردستان بە ڕێگایەکی یاسایی بفرۆشرێت کاتێک کە نەوتی هەرێمی کوردستان بە ڕێگایەکی یاسایی و لە ڕێگەی کۆمپانیای سۆمەوە فرۆشرێت کەوا بوو داهاتی فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان کە بە 320,000 بەرمیل نەوت ڕۆژانە بۆ هەرێمی کوردستان جێگیر کراوە ئەگەڕێنێتەوە بۆ خەزینەی گشتی حکوومەتی عێراقی لە ڕێگەی حساب بانکیەکەوە کە ناوێنرێت حساب بانکی داهاتی هەرێمی کوردستان ئەمە دەرگاوەڵاکە بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان لای کەمی مانگانە بتوانێت بەبێ کێشە دەستی بگا بە پشتی خۆی لە پرۆژەسایی بودجەی حکوومەتی عێراقی لە بودجەی وەبەرهێنان و بودجەی بەکاربەر بەڵام ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان لیستی موچەی بە تەواوەتی پاک نەکاتەوە و داهاتی نانەوتی خۆی بە تەواوەتی ڕوون نەکاتەوە و بە شێوازێکی دروستتر داهاتی نانەوتی خۆی ڕادستی حکوومەتی عێراقی نەکە دیسانەوە ئەگەرێک و هۆکارێکەدا بە حکوومەتی عێراقی بۆەوەی پشتی هەرێمی کوردستان ڕادەستە نەکەن کاتێکیش کە پشتی هەرێمی کوردستان ڕادەست نەکرێت کەوابوو بڕوان بەوە هەیە دیسانەوە حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە قەیرانێکی خراپە ئەژێن وە هەمیشە لە 10 ساڵی ڕابردووە کاک حەکیم لە ساڵی 2014 تاوەکو ئێستا کە کاتە نزیکەی زیاتر لە 10 ساڵ موچەخۆرانی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە بەرەیەکا بوونە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و مستەفید بوون سوودمەندبووانی دەسەڵاتی هەرێمی کوردستان لە بەرەیەکا بوو نەزانی کاک حەکیم من لەم چەند ڕۆژانە گوێم لە شیعارێکیان میتۆدێک بوو کە باسی لەوە ئەکرد جیاوازی زۆر هەیە لە نێوانی ئەوەی کە شتێک تۆ ئارەزووی بکەی و شتێک تۆ خۆشت بوێ شوبهانەکە بەوە بوو باس لەوە ئەکراکە کەسێکە گەر ئەم کەسە گەر گوڵێکی خۆش بوێت ڕەنگە خزمەتی بکە نەک ڕەنگە 100% خزمەتێکا بۆ یەم گوڵامیشە گەشت بێت و پێ بکە بەڵام ئەگەر کەسێک ئارەزووی لە گوڵەکە بێ ڕاستەخۆ گوڵەکە لێکاتەوە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ڕێک وەکو تایپی دووهەمن تەنها ئارەزویان لە دەسەڵاتە ئارەزویان لە مستەفید بوون و غەنیمەتی دەسەڵاتایە ئەم بەرەی تری کە وەکو مامۆستایان و وەکو موچەخۆران وەکو بۆن و خەڵکانەی کە قسە ئەکەن لەسەر بابەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمانن کە لە خەمی حکوومەتی هەرێمی کوردستانان لە خەمی ئەوان کە داهاتووی هەرێمی کوردستان ڕوون بێتەوە زانی کاک حەکیم
هەر ئەو مامۆستا بەڕێزانەی کە ئێستا بەم سەرمایە لە ژێر ئەو خێوەتان بەم سەرمایە مانیان لە خواردن گرتووە و بە ڕۆژ و بە شەو لە ژێر ئەو خێوەتا دانیشتون لە نمونەی ئەو مرۆڤانن کە هیچ دەسەڵاتدارێکی هەرێمی کوردستان لە پێشوو لە ئێستاش و لە داهاتوی شابڕواناکەم بارتەقای ئەو مامۆسایانە دڵسۆز بێ بۆ هەرێمی کوردستان ئەو مامۆسایانە کە بۆ نمونە هەرێمی کوردستانی خۆش بوێ بۆیە هەتا وەکو حکومەتی هەرێمی کوردستان دڵنیایەکی تەواو نەدا بە هاوڵاتیانی خۆی و دڵنیایی تەواو لە ڕێگەی هاوڵاتیانی خۆی و لە ڕێگەی نیەتی خۆی و نەگا بە حکومەتی عێراقی هەرێمی کوردستان هەمیشە ئەبێ چاوەڕێ بکە لە گێژاوی چیە لە گێژاوی خێرانەکانایە هەرێمی کوردستان من نازانم لە هەموو دنیا هەتا ئینسان لە ناو خێزانەکەی خۆشی ئەگەر سەرۆکی خێزانەکە بێت مانگێک فەشەلی هێنا لە ئیدارەدانی خێزانەکەی بێ پلانەکەی بگۆڕێ آخر ناکرێت تۆ لە 2014ەوە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان 2014 فەشەلن هێنا لە ئیدارەدانی هەرێمی کوردستان 2015 2016 هەتا وەکو 2025 ئەم دەسەڵاتە ئەم ئەحزابانە فەشەلیان هێناوە لە بەڕێوەبردننی وڵاتە آخر ناکرێت تۆ 10 ساڵە تۆ فەشەلت هێنابێ لە ئیدارەدانی ئەم هەرێمە لە کێشەیەکی ناتوانانی حلی بکەیت نە کابینەیەک نە دوو کابینە نە سێ کابینە کل لە دنیا نەبوو بوون و نە بە سێ کابینە نتوانانی مشکلێک حل بکەیت مشکلەکە لە ناوخۆی خۆش تابێ آخر مشکلی هەرێمی کوردستان بەسەوەی قایمی ڕاتبەک قایمی موچەخۆرانیەتی آخر ناکرێت بۆ نمونە تۆ تا ئێستا لە 34 ساڵی ڕابردووە نتوانانی بیتە خاوەن لیستێکی موچەخۆران لە هەرێمی کوردستانە تا ئێستا بۆ نمونە ئەوەی مەس لە 2025 جای نتوانی کۆکردنەوەی داهاتەکانی خۆت بە شێوازێکی ئەوەندە ئەلیکترۆنی نەبکەی کە هیچ غەلوغەشێکی تیانە بێ آخر ناکرێت تۆ لە ئەمە لە کوێی ئیدارەی وڵاتە جێگەیە بێتەوە تۆ ئەڕۆیتە خاڵە گومرکیەکان ئەگەر شمەکێک لە دەروی وڵاتەوە داخڵ بکەیت ئەگەر $1 زەریبەی لەسەر بێ بەڕێکاری یاسایی و 1001 بند و یاسای دەوڵەتیت بۆ ئێهێننەوە بەڵام ئەگەر ئەم شمەکە $10,000 باج و زەریبەی لەسەر بێ بەڕێکارێکی بۆ قاچاغ و بە ڕێگایەکی بۆ نمونە سکیوریتی دیکای هێنە ناو هەرێمی کوردستانەوە داخڵێکن ناکرێ بۆ نمونە لە دوای 34 ساڵ حکومڕانی تۆ سیستەمێک نتوانانی بتە خاوەنی سیستەمی هوکردنەوەی داهاتی ڕسومات و باج و گورکان لە هەرێمی کوردستان هەر ئەوەتانێک کە حکومەتی عێراقی ئێستا بەپێی قانونی محکمەی فیدراڵی بە تایبەتی لە باج و ڕسوماتاکە دەسەڵاتی حکومەتی عێراقی فراوان کردوێتەوە باج و ڕسومات پێویستە بە حکومە پێویستە بۆتە لە ڕێگەی دەسەڵاتی موحەدەوە لە ڕێگەی دەسەڵاتی بۆ نمونە فیدراڵی وەکۆ بکرێتەوە کە بوو حکومەتی عێراقی لە هەنگاوی داهاتووە ئێستا بۆ نە باسی داهاتی نانەوتیەکە لە هەرێمی کوردستانە وردی نەکردوێتەوە ئێستا لە هەنگاوی یەکەمە حکومەتی عێراقی دەستی گرت بەسەر چییە داهاتی نەوتیە یەقین و قەناعەت بێ لە هەنگاوی داهاتووە حکومەتی عێراقی دێتە سەر ئەو خاڵانەی کە سند بەسەند لە هەرێمی کوردستانە لە کوێرەلادەیەکیشە کە وەرئەگیرێت ئەبێ لە ڕێگەی حکومەتی عێراقی وەربگرێت و بە قانون و بەندی مالی حکومەتی عێراقی وەربگرێتەوە باش بەس کەوتور سەبارەت بە ناوتەکە ئەگەر هەناردە بکرێتەوەی بەڕێز هەرچەندە لە یاسای بودجە 400,000 بەرمیل دیاری کراوە بەڵام مەگەر بڵین بەشێکشی بۆ پاڵاوتی ناوخۆ بێ 320,000 بەڵێ هەناردە بکرێتەوە بە $70 لە بودجە خەمێنراوە بەڵێ دەکاتە 672 ملیۆن مانگانە بە پارەی خۆمان دەکاتە 1 تریلیۆن و 8 ملیۆن ئەنی بودجەیەکی زۆرە مانگانە 1 تریلیۆن بۆ خەزینەی حکومەتی عێراقی گەڕێتەوە بەڵێ چونکە وەکو ئەم ئاخرە و شانزە ئەو کافرۆشرێ بە $70 لێرە حکومەتی عێراقی یەک خاڵێکی دیاری کردووە ئەوش ئەوەتانێ $16 ئەو مەسروفاتەی کۆمپانیەکانی لێ دەربێنرێ کەوابوو بەڕێنج ئەگەر بگری ئەگەری هەیە حکومەتی عێراقی مانگانە بۆ هەر بەرمیلێکی نەوتی هەرێمی کوردستان $55 زیاتری دەست بکەوێت ئەگەر نرخی بەرمیلێک نەوت $70 بێ بەڵێ چونکە ئێستا حکومەتی عێراقی و حکومەتی هەرێمی کوردستان لە خاڵەکانی قاشیان هەیە یەکێک لەو خاڵانە ئەوەتانێ پێش هەموو شتێک پێشەوەی داهاتی فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان بڕواتە خەزینەی حکومەتی عێراقی و $16 شەریکاتەکەی لێ دەربێنێ حکومەتی عێراقی لە نەخێر سەرەتا داهاتەکە هەمووی خەینە ناو خەزینەی گشتی حکومەتی عێراقیەوە اینجا چیەکەین اینجا بۆ نمونە ئەو $16 لێ ئەو ڕقەمەی کە بۆ نەجەنابەت باسیەکە 1 تریلیۆن و نزیکەی 8 ملیار فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستانە ئەوە کۆی داهاتەکەی حکومەتی عێراقی ڕێک داوای ئەوەی تۆوەکە ئەڵێ فرۆشتنەکەی مانگانە هەمووی ئەخەمە ناو خەزینەوە دوای ئەوە من $16 لێ دەرێنم حکومەتی هەرێمی کوردستان ئەڵێ چی ئەڵێ من سقم بە حکومەتی عێراقی و بەتایبەتی بۆ وەزیری دارایی حکومەتی عێراقی نییە کێ ناڵێ بۆ من لەو کاتە کە من داوای $16 شەریکاتەکانەکەم بۆ نمونە حکومەتی عێراقی و وەزارەتی دارایی حکومەتی عێراقی نییە پرسیارەکە لێرە ئەوەیە
ئەگەر دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان خۆیان خاوەنی ئەم شەریکاتی نەوتیانە نین ئەم شەڕە بۆچی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دیکە بۆ شەریکاتەکان نەیکەن دەگەڕێم وڵات بەس پێش دەیان وت 32 دلاری تێدەچێت بەڵێ ئێستا بە ئێستا 16 رازی $16 ڕازیون و زۆریش مەمنون کەسێنی وەزەرە زۆر نیوە زۆریش مەمنون کە بۆ $16 بیفرۆشن سوپاس دەکەم مامۆستا جەلی سەبارەت بە لێکەوتەکانی ئەگەر وەڵامی داواکاریەکانی مامۆسایان نەدرێتەوە هەستنە بەڕێز باس کە پەروەردە تووشی فەشەر بۆز بە تایبەتی ئەوەی کە پێوەستە بە پۆلی 1 و 2 کاریگەری زۆر خراپی نابێت کە ساڵی ڕابردووش ساندی قوتابی پۆلی 1 بۆ ڕۆژ و پۆلی 2 بەڵام پیتەکانی بە تەواوەتی نەدەناسیێنی ئەم ساڵیش ڕوبەڕووی هەمان کێشە نابێتەوە بە دڵنیاییەوە زەرێکی زۆر نامانوێ بیشارینەوە زەرێکی زۆر لە پەروەرداکەوێ زەرێکی زۆر لە هەموو قۆناغەکانی خوێندن ئەکەوێ لەو پۆلە سەرەتایەکان زیاتر ئەوانی کە سەرەتان یەکەم ساڵ و دوم ساڵانەوانە زیاتر ئەوانەی کە کۆتا ساڵانە پۆلی 12 و پۆلینۆ ئەمانە زیاتر بە شێوەیەکی گشتی زەرێکی زۆر لە پرۆسی پەروەرداکەوێ لە قوتابی لە خوێندکارەکەوێ بەڵام ئەوەی کە داواکاری و ئەوەی کە گرنگە ئەبێ کۆمەڵگە لەمە بێدەنگ نەبێ خەڵکی کە سوکاری داواکاری گشتی لەکوێ ئەبێ بێدەنگ نەبێ لەمە کە سوکاری قوتابی و دایک و باوکی قوتابی سێ قوتابی بۆ چۆتە ماڵەوە لە ماڵەوە بە ئایپات و مۆبایلەوە خەریکە چێتە دەرەوە یاریەکە مەکتەبەکەی فەوتی ئەرێ تاکی دەنگ ناکەن تاکی یعنی بێدەنگ بن کە تاکی هەڵوێستیان نابێت سوکاری قوتابیان هاوڕێی مامۆستایان داواکاریان جێبەجێ دەکرێت یەک ڕۆژ بێنە سەرجادە لەگەڵ مامۆستا و فەرمانبەر یەک ڕۆژ با خەڵکی کوردستان خەڵکی هەرێمی کوردستان دوکان و دەڕابەی دوکانەکانیان داخەن لە ماڵەکانیان بێنە دەر بێنە سەر شەقام ئەم داوایی ئێمە بڵێنەوە داوا لە دەسەڵاتداران و حکوومەتی هەرێمی کوردستان بکەن کە لەمە زیاتر یاری بە قوت و بەژیانی موچەخۆر و مامۆستانەکە 30 ڕۆژاری موچیان باتێ پلە بەرزکردنەوەیان بۆ بکات تەوتینی موچە بکات داواکارەکانیان جێبەجێکە کە هەمووی ئاسانە و هەمووی ڕۆتینات و هەمووی بە ئیمزایەکی ئەوانە کرێ هەر بە ئاسان بەس پاریژ وتیان قەرەبوو دەکرێتەوە قەرەبوو کراوە مامۆستا ئەوەی کە بایکۆت بەهۆی ئەوەی کە حکوومەت ئامادە نەبوو موچە بدا وەرزێک ینی فۆتا قەرەبوو کراوە ینی پارتام ساڵیش بوون دووبارە کێشەی بۆ دروست بووە پێویست قەرەبوو نەکرایەوە وەکو پێویست قەرەبوو نەکرایە و ناشکرێتەوە کە کاتەکە ڕۆی ئەڕوا چونکە ئەم پرۆگرامی خوێندنە دابش کراوە بەسەر ڕۆژ و هەفتە و مانگەکانی ساڵدا ئەم 6 مانگی کە دەوام هەیەمی پلان هەیە و دابش کراوە ئەگەر تۆ هەفتەیە دە ڕۆژ مانگە دوان سیانی فەوتا تۆ ئیتر کە فەوتاوە ئیتر تۆ ئەم مانگەی تر بۆ خۆی پرۆگرامەیە بیخوێنی ناتوانانی ئەوەی پێشەوەمە ئێساش خوێنی بەڵام ئەکرێ مامۆستا هەندێ بابەتی گرنگتر پاش پێش خاوکامە گرنگ ئەوان پێ با و حکوومەتیش بڕیاریە لە پشووی هاوینە قەرەبوو بکاتەوە لە هەندێک شوێن پۆل کرایە و دەورەیەکی خێرای هاوینە کرایەوە و بەڵێنی دیسان بە مامۆسایاندا کە پاداش دەکەم باتێ لەسەر ئەو ماندوو بوون وانە زیاوەی کێڵێنەوە بەڵام هەروەکو بەڵێنەکانی پێشووی تا ئێستاوەشی جێبەجێ نەکردووە ئەو مامۆسانەی لە پشووی هاوینە وانە و خولی زیان خولی بەهێزکردنیان بە قوتابیان وتەوە ئەو قەرەبوویان کردەوە تا ئێستا پاداش و موچەکان وەرنەگرتووی ئەوەش هەر داوایەک سوپاس دەکەم مامۆستای خولەکێکیش بۆ بەڕێز کاوتۆر سەبارەت بە موچەی مانگیەک خەڵک گەشبین بێ بۆی کە چارەسەر بدۆزرێتەوە کە داوا یەک زیات ئێستا بۆ 1 تریلیۆن دینار بەرز بۆتەوە من ئەم جاریان گەشبینم ڕوام وایە کە هەنگاوەکان جدیترن و خێراتری شەبن وە تەسەوریشم وایە لەگەڵ تێپەڕاندنی پڕۆژە یاسای بودجەی حکوومەتی عێراقی بۆ ساڵی 2025 بەپێی بڕگەی مادەی 12 فەقەری 2 جیمەکە گەروەکو خۆی جێبەجێ بکرێ ئەگەری تەواوەتی هەیە حکوومەتی هەرێمی کوردستان ماگانە بتوانێت و پشکەی خۆی وەربگرێ بەڵام لێرە یەک مەترسیەکەیە وەزارەتی نەوتی حکوومەتی عێراقی باس لەوە ئەکات ئەڵێ ئەم $16 کە جێگیرمان کردووە تەنها بۆ 2 مانگە بۆ کاتیە بۆ ئەی بزانین کۆمپانیایەک دەوایە بەڵێ داوایان کردو کۆمپانیایەک بێت ئەم کۆمپانیای وردبینی تەواوەتی بکات لە خرجیەکان و دەرهێنان و فرۆشتنەوە و تێرەمی کوردستان ئەو کاتە ڕێنجێک دیاری بکەن ئەم کاتیە ئەگەری هەیە مشکلێک دروستکات چونکە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بە یەک مەرج ڕازی بوون بۆ $16 بیریان لەوە کردوێتەوە لە ماوەکانی دواترا بەرزی بکەنەوە بۆ سەروی $25 و بۆ تاوەکو نزیک $30 لە ڕێگەی ئەو کۆمپانیایەوە بۆی دیسانەوە گەری پێشبینی دەکەی ئەگەر هەرێم نەوت تەسلیم کە داهاتی ناو خۆ تەسلیم کە تەوتین بکە ئێمە موشە بە تەواوەتی بێ لە 2025 و بڵین پارەی پرۆژەکانیش بێ بە کورتی هەرێم ئەگەر بە تەواوەتی داهاتی نەوتی تەسلیم بکاو داهاتی نەوتیش تەسلیم بکاو و تەوتینیش بکاو حکوومەتی عێراقی موچەی بۆ نەنێ ئەو کاتە و ئێمەڵێن دیارە خراپەکاریەکە و تاوانەکە لای حکوومەتی عێراقی نەکلای حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام ئەم ئومێدە بۆ ئەم دەسەڵاتە بڕوام وایە زۆر دوورن سوپاس دەکەین کاکە دکتۆر نەبەرد و مامۆستا جەلیل عەلی سوپاستان دەکەین سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس باوکاران خواتان لەگەڵ